بە حکوومەت ئەبێ فریای خۆی بکەوێت دەسەڵاتی کوردستان ئەبێ ئەم ئیشانە چەندەی بۆ بکرێ معارەزەی بکە و تاوەکو پەرلەمان ئەوە کارا بۆتەوە و تەمدید کراوە تاوەکو ماوەی خۆی تەواوەکە ئەبێ زەمینە ساز کرێ بۆ هەڵبژاردنێکی دروست و نەزیه بۆ ئەوەی ئاڵوگۆڕێکی دروست و ڕێکوپێک لەم وەزعە بکرێت. بۆیە ڕاشکاوانە داواکەین لە حکوومەتی هەرێم کە بێ بە فریای میلەتەوە میلەت بە نیوە موچە و چارەکە موچەش ڕازی بوو ئێستا ئەویشی نەبێت. ئەوە مشکلەی حکوومەتە کە ئەبێ پەیایکە بە هەر شێوەیەک بێ بەدەم خواستی میلەتەوە. مشکلەی میلەت نییە، ئەوەی کە کراوە دەسەڵاتدار و حکومڕان و سیاسیەکان کردویانە. بۆچی زەریبەکەی میلەت بیدا؟ قوڵخێنەری ئەم وەزعە ئێمە نین، گەندەڵکارەکانن، هیچی ئەوانەی ئێمەی تیان نییە.